سڵاوتان لێبێت تاکو ئێستا لە هەرێمی کوردستان زیاتر لە 1000 حاجی گەیشتونەتە خاکی پیرۆزی مەککە و ئەم ڕۆژ لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی بە هەمان شێوە ژمارەیەکی دیکە لە حاجیان بەڕێ دەکەون کە بڕیارە هەر ڕۆژ و دوو گەشت ئەنجام بدرێەوە گەشتی یەکەم 147 حاجیە کە بەرەو عەرەبستانی سعودیە بەڕێ دەکەون لەگەڵماندا بن لە مایکی پەیامی ئەم جارەماندا لەسەرم بابەتە لەگەڵ حاجیاندا گفتوگۆ دەکەین کە تا چەند هەست بە دڵخۆشی دەکەن و چەند ساڵە چاوەڕوانی ئەوەن کە ئەم سەفەرە ببێت بە نسیب و قسمەتیان و لەسەر چەند بابەتێکی دیکەش کە ئایا دوعایان حاضر کردووە لە ڕۆژی عەرەفە بەتایبەتی و لەو شوێنە پیرۆزە بۆ خۆیان و بۆ تەواوی موسڵمانان و تەنانەت ئارامی ناوچەکەش ئەنجامی بن لەگەڵماندا بن. خوای گەورە بیکا بە نسیبی هەموو کەسێ خوای گەورە هەرچی حەزی لێتی بێ مەشێنە فامم کردوێتەوە ناوە نووسم و چاوەڕوانی ئەم سەفەرەم تاکو ئیستا خوای گەورە کردوێتی بە قسمەت سوپاس بۆ خوای گەورە خوای گەورە لێمان قوبڵکە خوا داواکەین لە خوای گەورە ئاشتی و ئاوەدانی بڵژێنێ بەسەر وڵاتمانە خوای گەورە جاتی ماڵوێرانی نێنێکە بەسەر نەوەکانمانە خوای گەورە بیکات بە مایەی خێر و خۆشی بۆمان ئیشەڵڵا خوا لە گوناحەکانمان خۆش بێ خوای گەورە بیکا بە توێشی و قیامەتمان هەتا بڵێ دڵخۆشم کە شوێنێکی ئاوا بەنسیبە بێ عنی خوای گەورە بیکا بە نسیبی ئەو کەسێک کە حەزی لێتی بەڕاست لەگەڵێەوە من دێم توخوا ڕەفیقان بۆ زیارەتی کەعبە و ڕاسوولی نازدارێ دیارە سواز بۆ خوای گەورە کە ئەم ساڵیش فەزڵی ئەوەی پێبەخشین کە بتوانین وەک فڕۆکەخانەی نێودەوڵەتی جەلال تاڵەبانی لە خزمەتی بەڕێکردنی بانگێشکراوانی ماڵی خوا بۆ بەجێنانی فەریزەی حەجی ئەم ساڵ 2026 بین. خۆشحاڵین کە توانی بێتمان مەراسیمێکیان بۆ ڕێخین کە لە ئاست گەورەوی ئەو مەوسمە پیرۆزەیە بێ کە ئەوان دایکان و باوکانمان و خوشکانمان و برایانمان بانگێشکرا و ڕێزلێگیراون لەلایەن خوای پەروەردگارەوە بانگێش کراون بۆ بەجێنانی فەریزەی حەج و واجبە لەسەر ئێمەش وەک ستافی فڕۆکەخانە لە خزمەتیان نابین. کاک حاجی ئێستا وەکو ئەبینین گەشتی یەکەمە لە سلێمانی و بە ئاسمانی چەند گەشتی دیکە هەیە و ڕۆژ 147 حاجیە هەڵم نەکرد بێ چەند گەشتی دیکە ئاوا هەیە تا حەڤەیما ئەو خشتەی بە ئێمە گەشتووە ڕۆژانە دوو گەشتی ئاسمانیمان ئەبێت وا بڕیارە لە کۆی 2078 حاجی لە حاجیانی پارێزگای سلێمانی پارێزگای هەڵەبجە ئیدارەی گەرمیان ئیدارەی ڕاپەڕین تا ڕۆژی هەینی سەرجەمیان ڕۆژانە بە دوو گەشت بگوازرێنەوە بۆ وڵاتی عەرەبستانی سعودیە. چەند ساڵە ئەوە چاوەڕوانی سەفەری حەج بێ؟ وەڵی سوپاس بۆ خوا دەمیەکە بەڵام ئینجارە کوڕەکەم ناوی نووسی ناوەکەی دەرچوو ئیتر بەخشی بە من سلامەتی کاو تا چەند لە ماوەی ڕابردوودا ناو نووسیوە چەند جار ناو نووسیوە کە دەمیەکە یعنی حەزەکەم بەڵام ناو نەنووسی بوو نەبەڵڵا بەخۆیەکەم ناو نووسین و کوڕەکەت بوو ناو سوپاس بۆ خوا سوپاس بۆ دوعای باشە حازر کردووە لێ بگوێن وەڵڵا سوپاس بۆ خوا بۆ هەموو ڕۆڵەی بسوڵمانیەک بۆ هەموو نەخۆشخانەکان چونکە خوشکێکم نەخۆشی خەستخانەی هیوا بوو ئیتر بەڵام وا مانگێکە بێ ئەمری خوای کرد بەڕاستی خۆش بێشان بانە بم ساڵێ لە خۆم گەورەتر بوو ئەمرەشمان بە یەکەوە کرد بەڵام ئەگەر ئەو شوێنە پیرۆزە لە بیرم بەرێتەوە و خوشکە زۆر ئازیز بوو لام خوای گەورە لێ خۆش بێ ئینشەڵڵا و دوعای باش بۆ هەمومانە ئینشەڵڵا ئینشەڵڵا بە پشتیوانی خوای گەورە و عەزیز بە قوربانە بە یەکەوە چنیان چیە؟ وەڵا بە یەکەوە باشە چی یەکن؟ خزمیەکین خوای گەورە سەلامەت دەکات چەند ساڵە چاوەڕوانی بۆ ئەوەی کە 10 ساڵیشە بێت چاوەڕوانی بەڵێ بەڵێ ناو نووسیوە پێشیانە یەکەم چەند نووسیم و پاریژ نووسیم هاتەوە یەکسەر بەڵێ بەڵێ ڕێکارەکان چۆنە خوا بەزیا بێ زۆر باشە خواڵ ناگرێ زۆر باشن لەگەڵمانە دوعای باشە دڵنیام حازر کردووە بۆ ئیشەڵڵا ئەرەوڵا دوعامان بۆ هەموو کەسێک سەلامەت دوعای خێرمان بۆ بکەن ئینشاڵڵا یاخوا سەلامەت چاوەکەم یاخوا سەلامەت کا حاجی سلام علیکم چەند ساڵە چاوەڕوانی ئەوەی کەم سەفەر ئەنجام وڵا سوپاس بۆ خوا یەکەم ساڵ نووسیم و خۆمە خەزان هەتومان ناومان هات بەرەوە
ئێستا جاسۆن الحەمدولله باسێکی ئەم بۆ بکەی کە سەرایەوەی کە دۆخێکی قەیران هەیە یان دۆخی ناوچەکە ئاڵۆز الحەمدولله هیچ کاتێک کاریگەری لەسەر حەجاج و ژمارەی حاجیان نەبووە کامەش الحەمدولله جێگەی دڵخۆشیە. وەڵا سوپاس بۆ خوا لەخوا بەزیا بێ ئیشەکان زۆر باشیش بەڕێوە چووە و الحەمدولله خوایەوێ سپاس بۆ خوای گەورە الحەمدولله خوایەوێ کە ئەم سەفەرە پیرۆزە خوای گەورە کردی بە قسمەتمان. الحەمدولله ئەبینم زۆربەتان عەلەم و با بڵێین لۆگۆی کوردستانتان هەڵگرتووە ئەمەش دووبارە ناساندنی کوردستان نییە بەو کوردستانە پێخۆشحاڵین ئێمە بەم بەرگەوە و بەم ئاڵای کوردستانەوە کاچینە وڵاتێکی وەکو سعودیە و هەم بۆ کورد و هەم فەریزەی حەجی بەجێهێنین ئینشاءالله. جگە لە با بڵێن ئەو بڕیاری داوتەکە هەندێک دوعای تایبەتی بکەی بۆ کوردستانی بڕیار داوە ئینشاءالله دوعای باش بکەی. بەتەکید دوعا بۆ کوردستان ئەوە تایبەتە بێت لە پێش هەموو بۆ وڵاتەکەی خۆمان اینجا دوای بۆ جەمیع موسڵمانان بۆ کەس و کار بۆ ئازیزان بۆ خۆشەویستان کە ئەو دوعایانە بکەن ئینشاءالله تعالە. بن بۆ زیارەتی پێغەمبەر دەبم بن بۆ زیارەتی پێغەمبەر من بەبێوە قوربان هیچ نیمە سابر بەرەکەتی ڕێگاکە و فەریزەکەی شەڵا قسەمان بۆ بکە. خوای گەورە بیکا بە نەسیبی هەموو کەسێ خوای گەورە هەرچی حەزی لێتی بێمە شوێنە و گردنی هەردی کەسێ بینیم و ئازابی گردنی هەم کەسێ ئازا زۆر دەمێکە ئاواتی ئەم شوێنم بەڵامی تخوای گەورە بکری بە نسیبم الحەمدولله. چەند جار نووسیوە یانە مەیقم جار ماشاءالله الحەمدولله. وەتەما بوویت و هەر بە قسمەنەوە تام جار الحەمدولله خوای یارمەتی دام. سپاس بۆ خوا. دوعای باشە حازر کردەوە بۆ ئینشاءالله. الحەمدولله هەر وەڵڵا سپاس بۆ خوای گەورە هەتا ئەو ڕۆژەی ئەمرم لە سوزیاب مێشتاکەمە بۆ خوای گەورە لەبەرەوەی بەڕاستی نعمەتێکە گەورەیە خوای بگا بە هەموو کەسێ. خۆتان زان وەزعی ناوچەکە باش نییە و ئارام نییە بڕیارداوە دوعای ئارامی بۆ هەرێم و بۆ ناوچەکەش الحەمدولله ئەر وەڵڵا یەکەم شت بۆ هەرێم جەم ناڵەکانی خۆم و هەموو گەلی کورد لە سلێمانی و ڕێیان لە خەڵکی کوێ خەڵکی ئێرەم هەڵکی سلێمانی بەڵێ بەڕێزی. ئەمڕۆ تقریبا 147 حاجیە کە زۆر بەشی هەڵم لە دوێ دانیشتووی ناو شاری سلێمانین ئەم سەفەرە ئەنجام بدەن ئینشاءالله ژمارە حاجیەکان 1100 شتێکی تێپەڕ الحەمدولله تا ئێستا کە گەیشتون مەبەستم ئەوانەی کە گەیشتون تا حەڤەی مانگیش هەموویان ئینشاءالله ئاگەن. جەناب و چەندێکە چاوەڕوانی ئەم فەریزەی کە بەجێ حەمد و سەنا بۆ خوای گەورە هەرچەندە لە دڵما بە بەس ئەوەی ڕاستبی ئەم ساڵ بۆ یەکەمین جار بوو نووسیم حەمد و سەنا بۆ خوای گەورە هاتووە لە خوا بەسێبێ خۆمە خێزانم هەروە حەمد و سەنا تا چەند سەفەرەکە خۆشترە بێکاوە وەکۆ لە دوو بە دوو هاوسە بێکم پێشکی دەستخۆشیتان لێکم بەخێر بێنیاخوا وڵی یعنی ئەو هەستە زۆر خۆشیستان دواوە سەر بێ یەکەوە بێ و بچی بۆ شوێنە پیرۆزە تەمان خۆشترە بێت. ئەرەوەڵا زۆر خۆشە. دوعای باشە حازر کردووە هەم بۆ خەڵک و هەم بۆ بۆ کوردستان دووەم بۆ کەس و کار و ماڵ و مناڵ و دوای سەرکەوتنیان بۆ خوازم دەستخۆشی لە ێژەکەم. چەندێکە چاوەڕوانیەوەی کە ئەم سەفەرە بە قسمەت بوو فامم کردوێتەوە ناوە نووسم و چاوەڕوانی ئەم سەفەرەم هەتا ئیستا خوای گەورە کردوێتی بە قسمەت سوپاس بۆ خوای گەورە. الحەمدولله. ئەبینین زۆر کات کە قەیرانێکە بێ وەسعێکی نائارامە بێ سوپاس بۆ هیچ کات تەئسیر لە ژمارەی حاجیان ناکەوە مسلمانێکی زۆر خەڵکێکی زۆر ناوی خۆیانە نووسن ئەمەش نیشانەی ئیسلام دۆستی و ئیمانداری خەڵکی خۆمان و کوردەواری نییە. یەکێ لەو پایانی ئیسلام ئەمە یەکەیسە ئێمە خوای گەورە کردوێتی بە قسمەتمان و ڕووی تێیەکەین جا ئێمە هەموو هەوڵ و تەقەلایەکمانەوەی خوا لە خۆمان ڕازیکەین یعنی ژیانی دنیا ژیانێکی کاتیە چی لەوە خۆشتر چی لەوە چاکتر کەوا تۆ بتوانی پایە لە پایەکانی دینی ئیسلام جێبەجێ بکەی یعنی ئەمە هەوڵ تەقەلای ئەوێ بەڕاستی ئەمە لە خۆبوردەیی ئەوێ یعنی بەڕاستی یعنی ئەبێ دەستبەرداربوون لە کۆمەڵێ شت هەتاوەکو بگەی بەم ئامانجا ئەبێ هەموو کەسێکی مسلمان ئەمە ئامانجی بێ ئەمە هەدەفی بێ و ئەبێ کاری بۆ بکە بۆی بگا بەم ئامانجا بەم هەدەفا جا بەڕاستی کە تۆ ئاوا بێت یعنی نابێ هەلەکان لە کیس بێت. دوعای باشە حازر کردووە هەم بۆ خۆت و هەم بۆ کۆمەڵگە و هەم بۆ ئەمن و ئاسایشی ناوچەکە بە ئیزنی خوای گەورە ئینشاءالله لە هەموو ڕۆیەکە حازرین لە ڕووی دوعاوە لە ڕووی جەستەییەوە لە ڕووی بەجێهێنانی واجبات و ئەرکەکانمانەوە لە هەموو ڕۆیەکە ئینشاءالله حازرین و بە ئومێدی خوای گەورە هیچ کەسێکیش بێبەش ناکەین و کەسمان لەبیر ناچێت لە وڵاتەکەی خۆمانە. شەرعی پیرۆزی تۆ ڕێگەی نەجاتە شەرعی پیرۆزی تۆ ڕێگەی نەجاتە
سی قربان جانی فداتایا كان خلقي درويش والله تقريبا سليماني تقريبا مزيكية والله يا أخوة سلامت بن كم صار شاوراني أم سفري والله 2003 وتقريبا سنة هذا والله 2003 خو من 23 سال 23 عملم كدوه 23 سال شاوراني هذا والله هذا والله بس يوم بوك شنو خو أمادك دبوا دوعي باش هم بو خود هم بو كسكر وهم بو والله تكشف إن شاء الله تخوي يقول لي ما قبل كان مهم ويا حاجة كمان نوز ما روزو من مهم ويا هالشيء بين بو خوي بكن خوي يقول لي ما قبل كان خوي دعوة كان لخوي يقول عشقي أوداني بالجنة بس أولاد معنا أولاد كمان شلوا فتنة مال ولاني مال ولاني ما زود ديو خوي يقول جات مال ولاني نينك بس نوع كان معنا إن شاء الله إن شاء الله يساعد كان لبناي أم آزادي خوشي ملاتا دوای 23 سال چاوەڕوانی یاخوا بەخێر و خۆشی بێ ئینشاءالله بە سەلامەت بچن و بە سەلامەت خوا سیبێ شیکا باشی مامۆستاییان یاخوا سەلامەت بن چەند ساڵە چاوەڕوانی ئەم سەفەرەی یاخود لە ماوەی ڕابردووە چەند هەوڵداوە بۆ ئەوەی پشتیوانی ئەم سەفەرە ئەنجام بسم الله الرحمن الرحيم والله أشكر بأخوة الحمد لله أمصال یەکەم ساڵە ناو بنووسم الحەمدوللا ناومان زواتەوە لەگەڵ خێزانمان سوپاس بۆ خۆی گەورە بەڵام هەر دەمێکار حەزمان لێیەتی ئەمە ئەرکێکە لە ئەرکە واجبەکانی ئیسلام ئەمە فەرزێکە وەکو نوێژ و ڕۆژوو یعنی هەر کەسێک بەرژەوەندی پارەی هەبێ وەزعی باش بێ فەرزە لەسەری خۆشحاڵین دوعای باش حاضر کردو هەم بۆ الله تەوەکەل ئینشاءالله تەوەکەل بە خۆی گەورە ئینشاءالله پشت بە خۆی گەورە خۆی گەورە لێمان قبوڵکەوە لێمان وەرگرێ چەند ساڵە چاوەڕوانی ئەم سەفەرەی ببێ بە قسمە چەند ساڵە چاوەڕوانی ئەم سەفەرەی والله برا تقريبا 2 ساڵە چاوەڕوانم ان شاء الله بەڵێ یەکسەر ناو نووسی ناو گەڕایەوە یان پێی چوو والله من مشتری کەمانە بوو ناوێکی کەویان وازیە نایای بە من ئەوە يعني سپاس بۆ قسمەتی جەنابوو ئەلبەتە قسمەتی خوا کرد ان شاء الله دوعای باشە حاضر کردووە بۆ مسلمانان و بۆ خۆت و بۆ هەمووی پێشەوە بۆ کورد بۆ میلەت بۆ هەموو ئینسانیەت بۆ عالەم تێگەشتی هەمووی خوا هیدایەتی هەمووی با هەمووی تەوحیدکە هەمووی باش مەگەڵ یەکتریا برابن ڕێخوا بگرن هەمووی ئەبینم ڕسمی ئاڵای کوردستان بەجلو بەرگەکەوێتی ئەمە ئەوەی دیکر کورد بە نەتەوەکانی ترە ئەناسێنی ئینشەڵڵا ئینشەڵڵا باشە ڕۆشتاکە با پێ ئەم هەموو عالەمی با ئێمەش عەلیەکمان هەیە بەڵواستین خەیچێکە با ئێمەژەمان بخۆ ئینسان نین حەق مافی خۆمانە کوڕم بۆ ئەڵامان نەبێت وانە بۆ ئەڵامان نەبێت خۆ حرام نییە بژیت مەمنون لا حاجیان سلام علیکم چەند ساڵ لە چاوەڕوانی ئەم سەفەرەی عليكم السلام ورحمة الله وبركاته بارك الله بيزدان سالة متشاور 20 ساڵە ماشاءالله شش ناو بخم ناتو كركم ناي هاتو تنزل 2006 تي كركم ناي هاتو تنزل في بومن لو كاتوا هر چاوەڕوانی أنا قناعتي شاور مدير هذا هم صالي وأنا أقدر بدأ تلفزيون قناة تبرو ودي تبرو يعني كركت بيايان كي بياي والله كرك وركم أنا والله اليوم نسني إن شاء الله يا رب العالمين خايف نخشى ليش بخايف ولا بلا لا أما دعاء باش ضمني عم حاضر كردو هم بو إما هم بو ملت أبو خي يا ربي خير الشي باش ودهم بكا شين يا زكاة قبولك إن شاء الله إسماعيل بو ولاتك إن شاء الله حرام إن شاء الله حرام إن شاء الله دعاء ولم يكن زيارتي پیغمبر دبم بن بم بن بم بان زيارتي پیغمبر من ببي وقربان يجني مسابر من ببي وعزيزم يجني مسابر خو ما شاء الله قولي تقولي شو بيه قربان من خو قولي زور قول على الكيوبيا قيشتوا والله لكسك دلسوز مغناوي هندسخانة خوشك زايها وسركما سلامة ديك أخوة عليك تعنك آمين آمين زور سباستانا كم بخير بين شاورواني مسافري والله شكر لدو زارو ده حزم كردوه بلام زور حزم لي أبو إن شاء الله دوباره كما والله شكر شاوراني زور منكر دواي 16 سال دوباره شي توي بالله إن شاء الله بالله والله يعني أو سفرة بشوية قنات واني أنا مدري برم خوشية كي أنا مدل خوشة خوي جوربي كاتبة ما يخيرو خوشي بومان إن شاء الله خوالك من حكان ما خوش بيه خوي جوربي كابتوشي قيامت من يتر
ئیشەڵڵا دوعا بۆ هەمووتان بۆ هەموو کورد بۆ هەموو مسلمانان شڵا لە کێوی عەرەفە دوعا بۆ هەمومان بکە ئیشەڵڵا بۆ هەرێمەکەشمان خۆی گەورە بمان پارێزێ لە هەموو ئاژاوەیەکی دەرەکی لە هەموو دوژمنێک خۆ وڵاتەکەمان سەلامەت کاو بە خێر و خۆشی بچین و بێینەوە الحەمدوللا بە خێزانیەشن بۆ ئەرە وڵا بەڵێ چەند ساڵە چاوەڕوانن وڵایی بەس ئەمساڵ ناومان نووسی الحەمدوللا ناومان هاتەوە سوپاس بەخوای گەورە الحەمدوللا قەدەرەکە باش بۆ یەداوە ئەرە وڵا وڵایی دڵی خۆتانی کردو الحەمدوللا ترە هەستەکەیان خۆی گەورە داوەتی کردینە بۆ ئەو شوێنە مبارەک و پیرۆز و گەورەیە و زۆر پێخۆش حاڵ بین بەڕاستی و ئەو پێم خۆشە باسێکی ئەوم بۆ بکەی ئەبینین لەم چەند ساڵی ڕابردوودا قەیرانێکی دارایی سەختە بۆ وەزعێکی ناخۆشە بووە بەڵام سوپاس بخوا هیچ کاتێک کاریگەری نەبووە لەسەر چوونی حەجاج یاخود چوونی مسلمانان و ئیماندار هەرێمی کوردستان بۆ حەج الحەمدوللا ئەمەش تا چەند جەناب و هەستە بەمە کردووە کە خەڵک گەرم و گوڵتر بووە ساڵ بە ساڵ سەرڕایەوەی کە قەیرانێکی دارایی هەبووە سەرڕاوی دۆخی مادی باش نەبوو موچە وەکو پێویست نەبووە وڵای ئەوانە قەنەعەتم نییە تەئسیر کاتە ئەو شوێنە لەوەرەوە تۆ بۆ شوێنێکە چی ئەم شوێنێکی زۆر پیرۆزە زۆر گەورەیە هەرچیە پارەیە لەوا سەر بکەی بەزایە ناچێ لەوەرەوە بەس ئەمە بەکەڵکردیە ئەم پارەیە کە سەرفێکەی بۆ ئەو شوێنە بەس ئەوە بەکەڵکردی ئەوە بۆ مێنێتەوە ئەگەرەکە خوای گەورە لێ قبوڵکە ئەرە وڵا ئەمە دوعای باشتر حازر کردو ئینشەڵڵا بۆ هەموو لایەکی بکەیت ئینشاءڵڵا پشت بەخوای گەورە چەند ساڵە چاوەڕوانی ئەم سەفەری من وەکو مامۆسای ئاینی داخلی ئیمتیحانە بین ساڵانە ئەمە 2 ساڵە من چاوەڕێم ئەم ساڵ الحەمدوللا پاری ئیمتیحان نەبوو بەس ئەم ساڵ کە ئیمتیحان بوو الحەمدوللا ناجح بووم و ئەو تاقیکردنەوە چۆنیە مامۆستا بێ دەرەجەشن بێنی پرسیارەکان زیاتر لە چ چوارچێوەیەکە چەند کەس بەشدارە بێ پەیوەندی بە حەج و مەساهینی حەجە ئیتر پرسیارە لێ یەکەن دەربارەی عەمرە و حەج و ئەرکانی حەج و هەموو ئەو شتانی کە پێویستن لە حەجە تایبەتی دوایی کە ئەوانی دەرەجەی تەواوێنن قورئان بۆ کرێ دەرەجە لە 75 کەمتر نەبێ ئیتر دوایەوە ئەوانەی کە دەرەجە قورئان کرێت و من الحەمدوللا دەرچووم چەند مامۆستا ئاینی وەکو جەناب بتوانی لەو دەرفەتە وەربگرێت هەموو مرشیدەکان چەند مرشیدە تقریبا دەوری 11 دانەیە 11 دەرچوون لەسەر ڕاستە هەرێمی کوردستان تەنها 11 مامۆستا ئاینی نەخێر زیاترە 30 و ئەو نەیە بەڵام لە سلێمانی مەبەستە سلێمانی بەڵێ باسێکمان لە گرنگی حەج بۆ بکەی وە بیرمان بخەیتەوە بەڕاستی وەکو وەزانی کولفەیەکی هەیە وەکو عومرەکە نییە چی وا لە مسلمانانەکە کە ئەم خەرجیە و ئەم کولفەیە بن خێر و پاداشەکەی بیرمان بخەیتەوە حەجێکێکە لە پایەکانی ئیسلام ئینسان هەتا حەج نەکا پایەکانی ئیسلامی هەموو جێبەجێ نەکردووە هەروەکو چۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم خوای گەورە بانگهێشی کرد بۆ ئاسمان ئیسرا و معراجی کرد بۆ شتێکی زۆر تایبەت کەویت مەسەلەی نوێژە بە تایبەتی لە ئیسرا و معراجە خۆی گەورە لە قورئانە زۆر بانگی مسلمانانەکە یا ئەیوە الەذینە ئامنوا یان یا عیبادی بەڵام ئەم حەجە بانکردنێکی تایبەتە بۆ ئەوەی کە قیامەتی سوغرا ببینین لە ئەو شوێنە مبارەکانی مەکە و مەدینە ببینین و ئەو شوێنانی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم یاداوەری تیا هەبووە هەمووی ئەوانە ببینین بەڵام لە هەمووی گرنگتر بینینی قیامەتێکی بچووکە چونکە حەج قیامەتێکی بچووکە لە کوردەواری خۆمان ناڵێ وەکو مناڵ بخواکە بیتەوە بەتاکید پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئینسان ئەگەر بە پارەی حەڵال بچێت و دەمی بپارێزێ لە قسە و قسەی خراپ نەکا وەکو تازە لە دایک بوو بێ ئاوایە هەتاوەڵی دڵخۆشم کە شوێنێکی ئاوە بەنسیبە بێ عنی خوای گەورە بکە بەنسیبی ئەو کەسی کە حەزی لێیەتی بەڕاستی چەندێکە چاوەڕوانی وەڵایی بڵێم چی لەوەتی بیرم کردوتە چاوەڕوان لەوەتی نوێژەکەم چاوەڕوان ئەمە یەکەم حەجتە ئینشاءڵڵا بەڵێ یەکەم حەجم درژای تەمەن و ئاواتەوە بۆ گەشت ئاواتمەوە بۆ لەخوا بەزیاوێ ئاواتەکەم هاتە دی ئینشاءڵڵا خوای گەورە بیکا بەنسیبی ئەو کەسەی کە حەزی لێیەتی ئەو کەسەی کە هیوایەتی بچێ ئینشاءڵڵا دوعای باشە حازر کردەوە بۆ هەموو لای ئینشاءڵڵا دوعای چاکم حازر کردەوە بۆ جەمعی مسلمانان بۆ ئەو کەسانەی کە فەقیرن بۆ ئەو کەسانەی کە هەژارن بۆ کەسانەی کە حەزیان لێ بچن بۆ ئەوێ خوای گەورە بەنسیبیان بکە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا سپاس جەزای ئەوەشمان الحەمدوللیلا چەند ساڵێکە چاوەڕێین سپاس بۆ خۆیم ساڵ نەوەمان هاتووەتەوە و شاد بین بەو شوێنە پیرۆزەکە ئینشاءڵڵا سەفەری تەمەنە ئەوەتە خوازی ئینشاءڵڵا بە نسیبی هەموو کەسێک بێ هەموو گەنجیشی ئەم وڵاتە ئەو ڕێگەی بگرێتە بەر ئینشاءڵڵا ڕووکاتەوە شوێنە پیرۆز پەیام چییە بۆ گەنجانەوانەی کە توانێ مادیان جارێ گەنجی ماتۆزێت تەمەن بکەین
خی گەورە بۆیان ئاسام کا داواکار ئینشاءڵا بچنە ئەوێ تاکید هەست کەسێکە چێتە ئەوێ پەشیمان نابێت لەم سەفەرە ئەم سەفەری تەمەنە دیارە لە هەموو کەسێک هەموو سەفرانی کە لە ژیان ناکرێن بۆ متعی ژیانە بەس ئەمە متعی خیامەتە بەئینشاءڵا ئەمە بەرزترین سەفەرە کە لە دنیا دەستمانەکەی خی گەورە بۆ هەموو گەنجێکی ئاسان کە هەموو گەنجێ پێویستە کە هەوڵی بۆ بە لە ئاوات دەرەچێ ئەمە پێویستیەکە بۆ قیامەت ئینشاءڵا باش حازەکە دو ئینشاءڵا خی گەورە ئاسانیکە خی گەورە لێمان وەرگێ خی گەورە دوعاکانمان لێ وەرگری ئینشاءڵا خی گەورە سەلامەتی بەم تەمەنە گەنجەوە ماشاءڵا چەندێکە چاوەڕێکراوە ئەم سەفەرە ئەنجام بدەیت ئەم ساڵ نووسین لەسەری ژاتەوە سپاس بۆخوا چی وەیە بۆ گەنجانەوانێت توانێ مادیشان هەڵن جارێک گەنجین بە پەلەنەکەی ئەگەر بۆت بکرێت تا زووتر بێ بۆم ڕێگەیش پیرۆزە دەست هیچ کەسێ ناکەوێت گەر خوا بگا بە قسمەت تا بۆت بکرێت زووتر بێ بۆ ئێرە بڕیاردراوە خۆ ئامادەکردە بۆ دوعاکانی ڕۆژی عەرەفەیان ئینشاءڵڵا دوعای باشمان حازر کردووە و باشتری ژەکەین بۆ هەموو لایەک و دوعا بۆ ئێمەشکەوە بۆ هەموو لایەکەی ئینشاءڵڵا چەندێکە چاوەڕوانی ئەم سەفەرەی لە 2007ەوە ماشاءڵڵا لە 2007ەوە ئارە بەخۆ عین نزیکەی 10 ساڵە ئارە بەخۆ ئەبینین کە زۆربەی الحەمدولیلا خێزانەکان بەیەکەوە چن دوو هاوسەرەکە بەیەکەوە چن ئەمەش بە دڵنیاییەوە با بڵێن لەلایەنە کۆمەڵایەتێکە و فەراقێکی زیاتر جێڕێ بۆ کەس و کاریان بۆ منداڵەکانیان بەڵام ئەمە بەدڵنیایە پاڵنەرێکی دینیەوە ئاکاکە ئەم بڕیارە بن پەنای خۆ لە پەنای خۆ شتێکی وایە هەست چۆنەکەوە بە عایلەی و الحەمدولیلا هەستێکی خۆشم هەیە و ڕۆژێکی خۆشە و چەند ساڵە ئاواتم و دخوا هیدایەتمان بووە خوا بیگاتە قسمەتمان و چەندێکە چاوەڕوانی ئەم سەفەرن ساڵانێکی تەمەنە ماشەڵڵا گەنجیشن بەڵام هەر دیارە لە گەنجێتی هەر چاوەڕێی ئەم سەفەرە بوو بەشێکە لە هیوایەتەکانی تەمەنم بە سپاس بخوا کە خی گەورە بەلیقای ئەم سەفەرە بە سەلامەتی بمانگەێنێت تەسەورم وایە ئەم نوع سەفەرانە ئینسان تا هەوڵی بۆ بات کەمە چونکە لە ئاەتی خی گەورەیە باس کراوە کە ئەمە بەشێکە لە پاکبوونەوەی هەموو گوناحەکانی ڕابردوو و حەج شتێک نییە وێنەی هەبێت لە سەفەری ژیانە چەندەها سەفەر کراوە سیاحی چوونە دەرەوەی وڵات هەر جۆرە سەفەرێکتر کە تۆ ناوێنیت بەڵام سەفەری حەج ئەبێ نایبنی سەفەری تەمەن نوێبوونەوەی تەمەن تازەبوونەوەی تەمەن چوونە ناو قۆناغێکی نوێی تەمەن هیوادارم ئەوەی کە خی گەورە لە ئاواتی هەیە خوا بۆی ئاسان کات ئەمەیەکی بوو ئاواتەکانی جەناب الحەمدوللا چی هەیە بۆ ئەوانەی کە لەن جارێک گەنجین و پاپە لە نەقین توانە مادێکەشیان هەیە مردن بە پیری گەنجی نییە لەبەرەوە گەنجمانەیە 18 ساڵت وەفا دەکات گەنجمانەیە 80 ساڵە وەفات ناکات لەبەرەوە ئەمە واجبێکی شەرعیە کە ئینسانە بێ هەوڵی بەوا بەڕاستی دەتوانێت نزیکە بیتۆ لە پیرۆستترین شوێن و بەو شێوە دڵە وەکۆڵە گەرم بوو هیوادارم پێ بگەم وەکو ئیکوانیەتم هێنابێ دەمێکە چاوەڕێم سپاس بخوا الحەمدولیلا کە خی گەورە ئەم ساڵ کردی بە نسیبمان بڕیاردا چ دوعایە بکەی بۆ موسڵمانان بۆ والله هەر طبعا بەعام و شامل يعني بەعام هەر دوعای خێر و خۆشی ئینشاءڵڵا هەر دوعای ئەوەی کە پێمان ڕاست پێراوە ئەوەی کەوا ناوی هێنراوە و بەعام هەم دوعام هەموو دوعای خێر و خۆشیەکە ئینشاءڵڵا بۆ هەموو کەسێک ئامین ئەجمعین سلام مامۆستا سلام علیکم چەند ساڵە چاوەڕوانی ئەم سەفەری و ماشڵا گەنجیشی لەوە چێرز و الحەمدولیلا بە قسمەت بوو وەڵی سپاس بخوا ئەمە فەزڵی خی گەورەیە کام سەفەری پێبەخشیوین وەڵا ئەمە پارەکە ناوم نووسی و قسمەت نەبوویتم ساڵ سپاس بخوا خوشکێکم ناوی هەبوو من لە بری ئەوەچم ئینشاءڵڵا ئەی سپاس بخوا کە جناب بۆ توانی ئینشاڵڵا ئەویش بۆ جارێکی دیکە توانێ پشتیوان بەخۆی ئینشاءڵڵا هەندێک ئەڵێن گەنجین پەلە ناکەین پارەشێ با بڕۆین دوو سەفەری ئەمراولا بکەین دوایە چین بۆوێ چیان پێڵێ واللهی ئەم ژیانە پەیوەندی بە گەنجی و پیریۆ نیە خۆ ئەوەی گەنج وەفا دەکات و ئەگەڕێتەوە بۆ لای خی گەورە پیرەکان ئەوانیش خی گەورە بەرەکەت خاتێتە مەنیانەوانە ئەمە مردنەی تر هەر کاتی یەقیگرتین ئەبێ ئارە وەڵا هەمومان ڕێبوارینی ترکەی ئەم کاروانە کۆتاییەوە بێ ئێمەش لە خزمەتیابین ئامادەکردێ بۆ دوعای باش بۆ هەموو لای بەخوای گەورە ئینشاءڵڵا دوعا بۆ هەموو موسڵمانانەکەم و بۆ کەس و کار و بۆ هەموو کەسێک ئینشاءڵڵا چەندێکە چاوەڕوانی ئەم سەفەرەی قوربان وڵایەترەوە لە تەمەنە یەک جار لە تەمەنە یەک جار لە ماوەی ڕابردووە چەند جار ناو نووسیوە وەڵاهی لە حەڤۆ ناوم نووسی سپاس بۆ خی گەورە ئەتر ئێستا خی گەورە بەنسیبی کردووە و سپاسیەکەین و شەڵان و شەوێ لە هەموو موسڵمانان و
دوعای باشە حاضر کردووە بۆ سلێمانی و وڵای واجبە لەبەرەوەی ئەڵێ حەدیسەکە فەرمێ للحاجی وەلمن دعا له الحاج یعنی دوعا بۆ خۆت و ئەوەشی دوعای بۆ کاتە نیوە ئیشەکەی تۆ دوعای بۆ مسلمانە ئێمەش بۆ کورد و سلێمانی و کوردستانی انشاءالله بخوشک و برایان و الحمد لله لەگەڵێەوە من دێم توخوا ڕەفیقان بۆ زیارەتی کەعبە و ڕاسوولی نازدان ئەوەی کە گوێبیستی بوون قسە وتەی حاجیانی هەرێمی کوردستان بەتایبەتی شاری سلێمانی بوون لە فڕۆکانی نێودەوڵەتی سلێمانی کە لە کاتی گەشتکردنیان بۆ عەرەبستانی سوعودی و بەتایبەتی شاری مەکەی پیرۆز قسەمان لێ وەرگرتن و باسی هەستی خۆیان و دڵخۆشی خۆیان و ئەو نەزانی کە ئامادەیان کردووە لەو شار و وڵاتە پیرۆزە ئەنجامی بن بۆیان باس کردین هیوادارین سەفەری ئەوان سەلامەت بێ و ببێتە قسمەتی هەمومان ئینشاءالله تا بەرنامە بێگەیشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەست پێرم کەس با دەزایە ناکات.